پژمین یەکێک لەو ڕێگایانەی کە پەتای وەرزی و نەخۆشی کۆرۆناش دەگوازێتەوە. بۆی کە ڕێگە بگرین لە گواستنەوەی ئەم نەخۆشیانە، هەر کاتێکەمانێ بپژمین پێشەوە کلنسێکمان پێبێ. بەناو کلێنسەکە دەپژمین، دەستمان بەڕووی کلێنسەکە ناکەوێ. دای دەخەین و کلێنسەکە لە تەنەکە خۆڵێک دەنین و پاش ئەوە دەستمان بە ئاو و سابوون دەشۆین. ئەگەر کلێنسمان پێ نەبوو ویستمان بپژمین، لە کاتی پژمینە قۆڵمان بەکارەهێنین، بەم شێوەیە دەم و لووت بە قۆڵمان دادەپۆشین و کە گەڕاینەوە ماڵەوە کراسەکەمان دەخەینە ناو جرشۆرێکەوە. پاراستنی خۆمان و ئازیزانمان لە پەتای کۆرۆنا و پەتاوەرزەکانی تر کارێکی ئاسانە.